بەناوی خوای بەخشندەی میهرەبان بەناوی گەلی کوردستان پارتی و یەکەتی و گۆڕان بە هاوبەشی جارێکی تر پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان لە بەرژەوەندی خۆیان و حکوومەت هەموار دەکەنەوە بەپێی ئەو ڕەشنووسەی کە ئامادەیان کردووە 16 مادە هەموار دەکرێتەوە و دەسەڵاتەکانی پەرلەمان بەرامبەر حکوومەت کەم دەکرێنەوە. فراکسیۆن ئۆپۆزیسیۆنەکانی پەرلەمانی کوردستانیش ناڕازینە لە شێوازی هەموارکردنەوەکە. هەدەفی دووەمیان ئەوە بووە کە ئەو پەرلەمانە نەتوانێت ینی بە هیچ شێوەیەک چکە حکوومەتەکە حکوومەتی یارە هیچەیە نەتوانێت لی برسێتەوە یان بە زەحمەت بتوانێت بۆیە ئەو وشەی ئارەزوومەندانیان بۆ مادەکەی زیاد کردووە. ڕووپاک ئەحمەد ئەندامی لێژنەی یاسایی لە فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی دەڵێت هەرچەندە لە لێژنەی یاسایی ئەو ڕەشنووسەمان ڕەت کردەوە کە ئەو سێ لایەنە ئامادەیان کردووە، بەڵام دەستەی سەرۆکاتی پەرلەمان خستیانە بەرنامەی کاری دانیشتنی پەرلەمان دەشڵێت ئەو سێ لایەنە دایانەوێت بەو هەموارکردنەوە دەسەڵاتەکانی پەرلەمان بەرامبەر بە حکوومەتی هەرێمی کوردستان کەم بکەنەوە. هەموارکردنی قانون و پەیڕەو بۆ چییە؟ بۆ ئەوەیە کە ئیشکال لە جێبەجێکردنی هەبێ یا خود فەراغێک هەبێ. ئێمە دیارە فەراغ نییە، پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستانمان هەیە و ئەو خولەش یەکەم خولە کە پەیڕەوی ئەو پەیڕەوە دەکا واتە لەسەر ئەو پەیڕەوە دەڕوە. ئێمە ئەگەر بە هەموو ئەو پشووی پەرلەمان و هەروەها جێبەجێکردنی ئەو پەیڕەوە لە ناو پەرلەمان لێکی دەینەوە بە هەمووی 5 مانگ 6 مانگە ئێمە ئەو پەیڕەوە جێبەجێ دەکەین و هەروەها پەیڕەوی کاری پەرلەمانی لەسەر ئەوە دەڕۆین. بۆیە بە 5 مانگ 6 مانگ ئیشکالی قانونی نایدۆزیەوە کە ئایا هەیە یان نا، ئایا پێویستی بە هەموارە یان نا. تا بێ وەرگرتنی ڕەئی فراکسیۆنەکان تەنها 3 فراکسیۆن نەبێ کە چەند مانگێک بەر لە ئێستا کۆبوونەوەیان کردو و بڕیاریان لەسەریداوە و 3 فراکسیۆنی کە بەشدارن لە حکوومەت ئەوانیش کە بڕیاریان داوە 16 مادە هەموار دەکەنەوە. ئەو 16 مادە کامە لەگەڵ خواست و ویستی فراکسیۆنە بەشدارەکان لە حکوومەت دەگونجێ ئەویان هێنا و هەمواری دەکەنەوە بۆ ئەوەی ئەوانی وەکو ئەوان باسی دەکەن ئیشکالیان لەگەڵ حکوومەت دەبێت کە ئێمە پێمان وایە ئیشکالیەت نییە. پارتی و یەکەتی و گۆڕان دەیانوێت جگە لەو مادانەی کە بازە دەسەڵاتەکانی پەرلەمان بەرامبەر حکوومەت دەکات هەمواری بکەنەوە. ئەو مادانەش دەستکاری بکەن کە ڕێگری دەکات پەرلەمانتارێک لە فراکسیۆنەکەی جیا بێتەوە یان بچێتە ناو فراکسیۆنێکی تر. هاوکات ئەو مادەش هەموار دەکەنەوە کە لێژنە هەمیشەیەکانی سنووردار کردووە و دەیانوێت بۆ بەرژەوەندی خۆیان لێژنەکان زیاتر بکەن. پەرلەمانتارێکی نەوەی نوێژ دەڵێت هەموارکردنەوەکە سیاسیە و بۆ بەرژەوەندی حیزبە دەسەڵاتدارەکانە. ئەو هەموارکردنەوەیە پێش هەموو شت مەرامەکە سیاسیە یاسایی نییە، چونکە دەکرا ئەو پەیڕەوە کاری پێ بکرێت، ماوەی کاری پێ بکرێت، خەلەلەکانی بە تەواوی بەدەرکەون ئەو جا هەموار بکرێتەوە. ئەگەر ئەو ڕەشنووسەی کەوا ئێستا ئامادەکراوە بۆ هەموارکردنەوەی پەیڕە و وەکو خۆی جێبەجێ بکرێ و دەنجی لەسەر بکرێت بەڕاستی کارەساتە وەکەمکردنەوەی دەسەڵاتەکانی پەرلەمان و تەسلیمکردنیەتی بە حکوومەت. هەوڵدان بۆ هەموارکردنەوەی پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان لەلایەن هەر سێ هێزی دەسەڵاتداری هەرێمی کوردستان لە کاتێکدایە تەنها نزیکەی 8 مانگ تێدەپەڕێت بەسەر کارکردن بە پەیڕەوی تازەی پەرلەمان کە لە خولی پێشوو بە ڕێکەوتنی گشت فراکسیۆنەکان تەواوی بڕگە و مادەکانی هەموار کراوە بە شێوەیەک دەرچێندرا کە نزیک بوو لە پەیڕەوی پەرلەمانی وڵاتانی پێشکەوتوو. بەڵام دیارە حیزبە دەسەڵاتدارەکان وەکو هەمیشە نایەنوێت پەرلەمان ببێتە مەرجەع و دەسەڵاتەکانی بەرامبەر حکوومەت فراوان بێت، بۆیە بێ حیسابکردن بۆ هێزەکانی تر هەمواری دەکەنەوە. وەلی سەلیم، کەناڵی ئاسمانی پێم، هەولێر.